ئێمە ئێستا لە بەردەم ناوچەی کۆمەڵی ئیسلامین لە قەزای شارەزور خۆپیشاندەران وەک دەبینرێت بەردبارانی ناوچەکەیان کردووە و بەشێک لە شوشە و پەنجەرە و دەرگاکانیان لە بارگای کۆمەڵی ئیسلامی شکێنراوە. بۆ قسەکردنی زیاتر دەچینە لای بەرپرسی ناوچە کاگ ئەحمەد ئێوە هیچ ڕۆبەڕووی خۆپیشاندەران نەبوونەوە و قسەتان چییە لەسەر ئەو خۆپیشاندانەی ئەمڕۆ کە لە قەزای شارەزورە کرا بەشێکی هاتنە بەردەم بارەگەکەیەوە؟ بسم الله الرحمن الرحیم بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەم. بەڕێزان دیارێ هەر لە درێژەی ئەو خۆپیشاندانانی کەوا سەرجەم کوردستانی گرتووەتەوە ئەمڕۆ لە قەزای شارەزور خۆپیشاندەران وەکو عادەت هێرشیان کردە سەر کۆمەڵێ بارەگا لە ناو بارەکانە دیارە بارەگای ئێمەشی گرتەوە. ئێمە بەڵێ خۆپیشاندەران داوای خۆیان هەیە، داوای ڕاوی خۆیان هەیە، ئەتوان داواکان زۆر بە شێوەیەکی سلمی پێشکەش بکەن. بۆیە لەم حاڵەتا ئێمە چاوەڕانی ئەومان نەئەکرد بە شێوازێکی بەردباران و بەردێکەوە بەرد هەیە جام ئەشکێنێ، بەڵام ئەمانە کۆمەڵی خەڵبوون ینی بەڕاستی بە شێوەیەکی ناشارستانی بەردی زۆریان هاویشت، ینی جام و تەلەڤیزیۆنی پرزگە و کۆمەڵێشتیان بەبەر شکان. ئێمە لەگەڵ داوای خۆپیشاندەرانین، بەڵام بێژن بەو شێوازە ناچونکم ئەگەر هەر ئەو خەڵکی کەوا خۆپیشاندان ئەەکەن ئەو خەڵکی کەوا لە بارەکانان هەکە سوکاری ئەوان و خەڵکێکی ئەوان هەمومان ئێمە لەگەڵ خۆپیشاندەران لەگەڵ داوای ڕۆیان. بۆیە دووڕێی خۆپیشاندەران نابێ وایان لێ بکاتەکەوا لە سنوور دەرچن بەو شێوازە، چونکم ئێمە کەسێکمان لێ بریندار بوو، کەسێک بە بەرد سەری بریندار بوو، گەنجێک بوو کە ئەوان دیفاع لە گەنجەکان یەکێک لە گەنجەکانمان ئەمڕۆ لە بەر بارگا بە ناوی مەڕوان مامۆستا نووری بریندار بوو. وەکوتم لەگەڵ داوای خۆپیشاندەرانین و خۆشبەختانە ئێمە ئەوەی کە هاتن بەڵێ پۆلیسەکانمان پۆلیسی ڕسمی حکومین و چێکیان پێبوو، ئێمە تەوجی و ئاڕاستەمان وا بووکەوە هیچ نەکەن، چەکەکانیان لایە خۆیان بێ، هیچ کاردانەوەیەکیان نەبێ بەرامبەر بە خۆپیشاندەران، بۆ ئەوەی کەوا خۆپیشاندەران ئەوەی کە هەیەە بیگەن. بۆیە شوشە و پەنجەرە و ئەوانە بە تەئکیدی ئێمە بە خوێنی پەنجەی خۆپیشاندەرێکی نادەین. بۆیە بەو شێوازە کە ئێمە تەوقعمان نەئەکرد هێرشکرایە سەرمان و ئازانم فەرقی بارەگاکانیش کرا لە قەزای شارەزورە. چی بارەگایە کرا؟ ئایا پێ دوایە هیچ دەستێکی لە پشتەوە خۆپیشاندانەکان واڵی فەرق کراوە؟ خۆپیشاندەران دێن ئیتر ئایا من گلەی لە خۆپیشاندەران هەیە؟ بەڵێ ئێستا لە ناو بارەگاکانە لە ئەڵەدەی تازە زۆرترین زەرەر بە ئێمە کەوتووە. بارەگای وا بۆ هیچ هەر سەلامیان لێ کردوون و ڕۆشتون. چ بارەگای؟ وەڵی حەز ناکەم من ناوی بارەکان بینم، بەڵام بە تایبەتیش دەستێکی لە پشت بۆ خۆپیشاندانەی ئەمڕۆ قەزای شارەزور من قەناعەتم نییە وەکو دەستی لە پشت بێ بەو شێوات، نیگە خۆپیشاندەران هەموو سەرجەم داواکانیان حەقە، داوای خۆیان هەیە. کۆبوونەی پێنج حیزبەکە ئەوەتە گەشتە بنبەست، خەڵکی بێزار بوون لە وەزعی ژیانی خۆیان، لە مافی خۆیان مافیان نادرێ، بەڕاستی داواکاریان حەقە وەکوتم، بەڵام تەنها ئێمە وەکو گلەیەکە نا ئەوەی کەوا زەرەر بۆ وەکوتم شوشە و تەلەڤیزیۆن و پەنجەرە و هەر شتێکی تر بە قەترەیە خوێنی خۆپیشاندەر و خەڵکێکی ناگۆڕینەوە. ئێمە بۆیە ئاڕاستە و تەوجیهمان ئاوا بووە، هیچ کاردانەوەیەکمان نەبوو، هەتا ئەوان بەردی خۆیان وەشاند و بارەکانی ئاشکاند و ڕۆشن و خواحافیزان. ئێمە پێشتر ئاومان بۆ ئامادەکردن و ئاوان بدەینەوە، هەتا وتمان شیرینیان نەدەینێ، بەڵام فرێ ئەوە نەکەوتین، ئەوە نەبەردیان تەقان تێمان. زۆر سپاس بۆ کاگ ئەحمەد بەرپرسی ناوچەی کۆمەڵی ئیسلامی لە قەزای شارەزور. و لەگەڵ ئەوەشدا موراد بەشێک لە ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا لە بەردەم ناوچە و لە نێو ناوچەی کۆمەڵی ئیسلامین لە قەزای شارەزور وەک خۆیان ئاماژەیان پێداوە لە پێشتریشدا بۆ ئەوەی بەرگری لە بارەگەکەیان بکەن.